دوای ڕەزامەندی دەربڕین لەلایەن جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لە ڕێوڕسمێکدا لە هۆڵی پارێزگای سلێمانی تیر و پشک بۆ دابەشکردنی 700 پارچە زەوی بەسەر مامۆسانی زانکۆی سلێمانی ئەنجام درا. فەرمانیان هەیە لە ئەنجومەنی وەزیرانەوە جێگرایەتی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە دابەشکردنی پارچە زەوی بۆ 700 مامۆسای ناسوودمەند. ئەم پرۆسەیە ئەنجام درا لەناو پارێزگای سلێمانیە. دوای پرۆسەکە سەرجەم ناوەکانی مامۆسانی زانکۆنێرا بۆ بەڕێوەبەراتی ئاماری سلێمانی لە بەڕێوەبەراتی ئاماری سلێمانی وردبینیەکی باش لەسەر ناوەکانیان کرا و پرۆسەکەمان بۆ گەڕێنراوە بۆ پارێزگای سلێمانی. ئەو مامۆسایانەی زەویان پێدرا مامۆسایانی زانکۆی سلێمانی و بەشێک لە مامۆسایانی زانکۆی چەرمۆن لە چەمچەماڵ کە وەک میلاک سەر بە زانکۆی سلێمانین. مامۆساکان لە ساڵی 2014ەوە لە چاوەڕوانی ئەوە دانیەکەی نیشتە جێبوونیان بۆ دروست بکرێت، بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە ئەو کارە ئەنجام نەدرا و زەویان بەسەردا دابەشکرا. بە ناوی سەرۆکایەتی زانکۆی سلێمانەوە زۆر سوپاسی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاک قوبات تاڵەبانی و هەروەها وەزیری خوێنی باڵا و توێژنەوەی زانستیەکەن کە هەوڵێکی باشیاندا بۆ جێبەجێکردنی ئەم بەرگەیە سەرەتا ئەم 700 یەکەی نیشتە جێبوونە بە شێوەی خانوو بووە تا بە شێوەیە بوو کە بە خانوو بیان بکرێ، بەڵام بەداخەوە بەهۆی ئەو قەیرانەی کە حکوومەتی هەرێم تووشی بوو نەتوانرا بەو شێوەیە جێبەجێکرێ. بۆیە لە ساڵی 2014ەوە بڕیاردرا کە بکرێ بە سەریانە. دوای ئەوە گۆڕابەوەی کە بە شێوەی پارچە زەوی بیان دەنێ و ئەمڕۆ لە ناو پارێزگای سلێمانی ئەم پرۆسەی دابەشکردنی ئەو پارچە زەویانە بەسەر مامۆستایانە دابەش دەکەن و من لێرەوە زۆر پیرۆزبایی لە یەکەیەکێ ئەو مامۆستایانە کەم کە لەم پرۆسەیە ئەو پارچە زەویان بەرەکەوێ و هەروەها هیوادارم لە داهاتوودا ئەو مامۆستایانەی کەماون ئەوانش پارچە زەوی وەربگرن. بەڕێوەبەری ئاماری سلێمانیش ڕای دەگەێنێت لە ماوەی ڕابردوو تا ئێستا زیاتر لە 110,000 پارچە زەوی بەسەر چین و توێژە جیاجاکان دابەش کراوە و لە ڕێگەی وەبەرێنانیشەوە زیاتر لە 150,000 یەکەی نیشتە جێبوون دروست کراوە. بەوەش کێشەی نیشتە جێبوون لە 156ەوە بۆ لە 112 لە پارێزگای سلێمانی کەمی کردووە. بە دابەشکردنی زەوی نیشتە جێبوون بەبێ بەرامبەر یا بە شێوەیەکی ڕەمزی بەسەر چین و توێژەکانی کۆمەلگا و بە تایبەتی لە ساڵی 2000ەوە تا ئێستا 113,000 پارچە زەوی لە سنووری پارێزگای سلێمانی دابەشکراوە بەسەر چین و توێژەکانی کۆمەڵ. ڕۆها ڕێگە پێدان بە هەیە سسمار و بەرهەمهێنان بە دروستکردنی یەکەی نیشتە جێبوون و شقە لە سەرجەم قەزا و ناحیەکان و سنتەری پارێزگای سلێمانیە، یعنی زیاد لە 156,000 خانوو دروست بوو لە سنووری پارێزگای سلێمانی و هەروەها دروستکردنی زیاد لە 28,000 یەکەی نیشتە جێبوون لەلایەن بۆ بەرهەمهێنانەکانەوە. ئەمانە کارێکی وای کرد کە کێشەی نیشتە جێبوون دابەزێ لە ڕێژەیەکی زۆرەوە لە 156 دابەزێ بۆ 112. مامۆسایانی سوودمەند بوو پێدانی زەوی لەلایەن حکوومەتەوە بەکارێکی باش وەسف دەکەن و ڕای دەگەێنن بە وەرگرتنی ئەو زەویانە کێشەی نیشتە جێبوونیان چارەسەر دەکرێت. بەتەکید ئەمە یارمەتی دەرەبێ و با بڵین شتێکی دڵخۆشکەرە بێ واتوانین بڵین وەکو جژنانەیە گوایە بۆ ئەم جژنی قوربانە بەتەکید کاریگەریە بێ لەسەر مامۆسایان. ئەوەی کە ئەمڕۆ کراوە بە دابەشکردنی 700 پارچە زەوی بەسەر مامۆسایانی زانکۆدا لەم بارودۆخەدا دەبێتە دافعێکی بەهێز بوو ئەوەی کە مامۆسایان کەمێک لەو ئازار و فشارە دەرونیانەی کە لە سەریانە کەم بێتەوە بتوانن زیاتر بە ئەرک و مەهامی خۆیان هەست بسن لە سەرخستنی پرۆسەی خوێندندا. هەر مامۆسایەکی زانکۆ زەویەکی بەڕوبەری 200 مەتر دووجا پێدراوە. ئەو زەویانە دەکەوێتە ناوچەی قولەرەیسی لە پشت کەمپی زانکۆی سلێمانی. بەوەش بەشێکی زۆر لە مامۆسایانی زانکۆ کێشەکانیان چارەسەر دەبێت و دەبنە خاوەنی زەوی نیشتە جێبوون. دلێر کەمال کورساد نیوز سلێمانی.